ئاراستەکردنی ئەم ئینسانە بۆ خواناسی بوو بۆ ئەو تعلقی بەخوای پەروەردگارەوە بێ ئامادە بکرێ بۆ ئەوی کە خوای گەورە نوێژەکانی بەسەراداڵێ سەمعنا وەطعنا کە شەڕی بەسەرادا شەراب مەخۆنەوەڵە ئینتەهەینە وازی لێ بێن ئەنجا تەوجیهی کاتەوە لە یەک کاتە ئاڕاستەی نیشانەکانی گەردوونیەکە ئاڕاستەی گۆڕانکاری کۆمەڵەکەیەکا و کەونە پەیوەندیەکانی محکەم پەیوەستە کاتەوە لەسەر ئەساسی وەلا ئوبەرا بۆی لە کۆمەڵگەی مرۆڤایەتێکەشا بتوانێت ئەو ڕۆڵە گەورەیە بدنی ئەمەیە پەروەردەکردنی ئەمەیە ئەم پەروەردە عەقائیدەیەکی ئیسلام ئەیەوێ ئیسلام نایەوێت کابرایە بواتێ بگا کتێبی تەوحید حفظ بکا بڵێن وەڵا ئەمە موحیدە بەڵام ئەوەندە غەبیبە لە هیچ شتێکی ئەم ململانەی تر نەزانێت یان تەزکیەی نەفسی ئیهمال کردوێ بڵێ وەڵا ئیشی سۆفی گەرێتیە یان سۆفیە ئەوەندە داماو بێت مەشغوڵی پاڵستەکردنی نەفسی خۆی بێت يعني محروم كردني خوي للذة كان يجيان لكاتك أورج أصلا لجهاد كندا يعني شتر لوم الملانة فكرنا ذلك لم سرزمينا موقع باري الروز قالوا ميدان يكن كإسلام عرصي أم إنسانك يتلو عليهم آياته أمايا ميدان يجي عقيدي إسلامي لسري پرورده أبي كي وحي خواهي يقول آخر كاني پرورده بوني الإنسان لقل ميدان كاني خواناس